ئازارەکانی لاشەی و مردنی دایکی چەند ڕۆژێک کە ژیانی جوان عومەری 14 ساڵانیان سەخت کردووە. جوان و فاتمە دوای زیاتر لە 12 کاژێر لە ژێر داروپەردووی خانووەکەیان لە گەڕێکی تەلی جندرێس ڕزگارکران. قشت مدخل بناي هدمي وعرافيم وديدي كمي خدا رحمه عليك وخاكي من وبراكي من رافين وخاكي ما فولنج وشكية حدن خو حتى ساعات شورو بيكنده ام دمدمون حتى ام دار خستن خالك ام دار خستن هم يسوا في مستشفى عقربات كرن لنجي مساكرن جبسينه كرن ادار خستم بركم جوجك دار خستن ديك مدخل دبينه كان دار كتا وصار دو هدمي او رحمتي بدوه دار خستن ابتسام ژنێکی کوردی گەڕێکی سەلاحەدینی جندرێسە. لە هیچ کام لە نەخۆشخانەکانی جندرێس و عەفرین نەتوانداوە چارەسەر بۆ برینەکانی بکرێت. عندنا مجي أستي من جي مفاصلي مجي شكين بوزيم بوشكي أشوف مشفى أم طفل ممكن أقولنا روكر ما أشوف مشفى عفرين خربون أو نجي تشكي خربون تدهبين تخطر دار تنابين أو هو تمول استقبال نكرن استقبالي خو تنابين نو يعني حتى إسعاف استقبال تنابي. سێ ڕۆژەتی مەکانی تەندروستی دەستگای خێرخوازی بارزانی و وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هاتوونەتە ڕۆژئاوای کوردستان. تیمە تەندروستەکانی دەستگای خێرخوازی بارزانی و بەڕێبەراتی گشتی تەندروستی هەولێر جگەلەوەی لە جندرێس و عەفرین و گوندەکانی چواردەوریشیان دەرمان دەدەنە هەر کەسێک کە پێویستی بێ وەکو نەخۆشەکان ئەگەر نەخۆشێکیش پێویستی بە نەشتەرگەری یەکیان بە تیمارکردنێکی ئەوە هەبێت کە لە توانێت تیمەکانیەوەدا هەبێ خۆیان دەشتنێ و ماڵەکانیان و بۆیان ئەنجام دەدەن. ئێستا لەگەڵام تیمە دەچمە ماڵی نەخۆشێکی کوردی خەڵکی جندرێس بۆ ئەوەی چارەسەری پێویستی بۆ ئەنجام بدەن. تیمەکان ما بە ماڵ دەگەڕێن تا تیماری برینی بریندارەکان بکەن. و زیاتر لە 1300 بۆ 1400 نەخۆش لە دوو ڕۆژی سەرەتاوە ئەم ڕۆژ تاکو ئێستا زیاتر لە 900 نەخۆش سوودیان لە چارەسەر پزیشکەکان وەرگرتووە. بەهۆی بوومەلەرزەکەی 6 شوباتەوە لە جندرێس 2700 کەس و لە عەفرین 3023 کەس بریندار بوون. جگەل لە هاوکاری تەندروستی و دەرمانەکانی دەستگای خێرخوازی بارزانی تا ئێستا هیچ دەرمانێکی دیکە نەگەشتوەتە جندرێس و عەفرین. هۆروان ڕەفعەت ڕوودا و عەفرین ڕۆژاوای کوردستان.